دوجار فەرمانەوەزاریەکە بۆ گرێبەستی وانەبێژان دەرچوو. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنیش ڕێنمایی نوێی بۆ لایەنەکان و کاندیدان هەیە. هەر لەگەڵ ئەم هەواڵانەی ئەمڕۆ هەواڵیشمان لایە لەسەر نۆژەنکردنەوەی قەیسەریەکانی خورمات و بە خاکسپاردنی فەتانەی وەلیدی. سڵاوتان لێبێت. دوجار خەونەکەی وانەبێژانی هەرێم بەدی هات و فەرمانە وەزاریەکەیان بۆ دەرکرا کە بکرێن بە گرێبەست لەسەر میراکی وەزارەتی پەروەردەی هەرێم. بە نووسراوی فەرمی وەزارەتی پەروەردە ژمارە 26607 لە ڕێکەوتی ئەمڕۆ کە باشۆی ئالان حەمەسایی وەزیری پەروەردەی لەسەرا بڕیاری بە گرێبەستکردنی مامۆستایانی وانەبێژ دەرچوو. لە نووسراوەکەدا وەش هاتووە ژمارەی وانەبێژان کە کراون بە گرێبەست لەسەر میراکی وەزارەتی پەروەردە 37933 کەسن و لە 1/9/2024 شەوە بۆیان هەژمارەکرێت. ئەوەش هاتووە کە پێویستە لە سەر بەڕێوەبەراتیە گشتیەکانی سەرجەم پارێزگاوی دارە سەربەخۆکان لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی پەیمانگاکان و بەڕێوەبەراتی خوێندنی کوردی لە کەرکووک کاری پێویست ئەنجام بدەن. دووەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردنە و دار و دیوار و شەقامدا پۆشراون بە فلێکس و ڕیکلامی لایەنە سیاسیەکان و کاندیدەکان. بەردەوامیش هۆشداریان پێ ئەدرێت لە ڕەچاوکردنی شێوازی بانگەشە و دانەنانیان لە شوێنە قەدەغەکراوەکان. کۆمسیۆن ئاگاداری سەرجەم کاندید و پارتە سیاسیەکانە کاتەوە پابەندی ڕێنماییەکانی کۆمسیۆن بن لە کاتی هەڵواسینی پۆستەر و وێنەکانیاندا. ئامانس عەزیز بەڕێوەبەری گشتی کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە سلێمانی بە 964 وت پێش دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن سەرجەم لایەنەکان ئاگادارکراونەتەوە لەگەڵ شارەوانی سەرجەم ناوچەکان کە پابەندی ڕێنماییەکانی بانگەشە ببن. باسی لەوەش کرد لیژنەیەکیان پێکهێناوە تایبەت بە وێنەی بانگەشەی کاندیدەکان و ڕۆژانەش ئەو لیژنەیە راپۆرتی خۆی بەرزەکاتەوە و لە کاتی هەر سەرپێچی کردنێکیشدا سەرپێچیەکان تۆمارەکات. پیرە قەیسەریەکانی خورمات و تەواو کۆن و داڕوخاو بوونە و لە لێواری ڕووخاندان ئێستا داواکراوە وتراوە لەلایەن بەرپرسانەوە ئەبێت خاوەن مڵک و دوکاندارەکان قوڵی لێ هەڵماڵن و لە سەر حسابی خۆیان نۆژەنی بکەنەوە. ئێستا دوکاندارەکانی ناو هەر سێ قەیسەریەکەی خورمات و دەست دەکەن بە نۆژەنکردنەوەی قەیسەریەکانیان. فەرمانگەی شوێنەواریش چەند مەرجێکی بۆ نۆژەنکردنەوەیان داناوە. مێژووی هەرسێ قەیسەریەکەی قەزای خورمات و بۆ ساڵی 1970 ئەگەڕێتەوە کە زیاتر لە 100 ساڵە دروستکراون تا ئێستاش نۆژەن نەکراونەتەوە و لە لێواری ڕووخان و لە ناوچووندان. محەممەد مەهدی بەڕێوەبەری شوێنەواری خورمات و بە 1964 وت لە ئێستادا بڕیاردراوە کە خاوەن مڵک و دوکاندارەکانی نێو قەیسەریەکان دەبێت خۆیان هەڵسن بە نۆژەرکردنەوەی قەیسەری و دوکانەکانیان. خاوەندارێتی قەیسەریەکان بۆ دوکاندارانی نێو قەیسەریەکە ئەگەڕێتەوە نەک بەڕێوەبەراتی شوێنەوار. بۆیە پێویستە شێوازی نۆژەنکردنەوەکە بە تەلارسازی مێژووی بکرێت. بەسەر شانی کۆمەڵێک ژنەوە و بەپێ و بەدەم گۆرانی ئەیدڵی زاری من ئەم بەیانیە لە گۆڕستانی بەهەشت محەممەدی لە بەشی هونەرمەندان تەرمی خانمە هونەرمەند فەتانەی وەلیدی بە خاکسپێردرا. فەتانەی وەلیدی ڕۆژی سێشەممە 24/9/2024 لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لە تەمەنی 71 ساڵیدا کۆچی دوایی کرد. لە ڕێو ڕسمی بە خاکسپاردنی داژمارەیەک هونەرمەند کەسایەتی دیاری ڕۆژهەڵاتی کوردستان بەشدار بوون. دوو چەپکە گۆڵ لە پێشەوەی ڕووفاتەکە دەڕۆیشتن و دەفیان لێ ئەدات. خەڵکێکی زۆر لەگەڵ تەرمەکەیدا لە گۆڕستانەکە لە گۆڕەکە نزیک بوونەوە. لەگەڵ بە خاکسپاردنیشیدا گۆرانیەکانیان دەوتەوە. فەتانە محەممەد شەریف وەلیدی ساڵی 1953 لە شاری سنە لەدایک بووە و یەکێکە لە ڕچەشچێنەکانی ئاواز و گۆرانی وتن لە ناو خانمانی کوردە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.